بەناوی خوای گەورە میهرەبان بەرێوەبەرایەتی پۆلیس سۆران ئامار و کار و ساڵاشی لە ماوەی 6 مانگی ڕابردوو بۆ ئەوەی بەڕێز دەخاتە ڕوو بەگشتی لە ماوەی 6 مانگی ڕابردوو 1273 سكالای جۆراوجۆر لە سنووری بەرێوەبەرایەتی پۆلیس سۆران کە خەزاکانی چۆمان بە سنتەری شار و ناحیەکان و ڕەواندۆز و مێرگەسۆر بە سنتەری شار و ناحیەکانی و سنتەری ناوشاری سۆران و ناحیەکانی خەلیفان و سیدەکان لەخۆ دەگرێت 1273 سكالا تۆماركراون لەسەر ئەم 1273 سكالای 323 تۆمەتبار بە فەرمانی بەڕێز دادوەر دەسگیرکراون ڕوبەڕووی یاساکرانەوە سكالاكانیش بەم شێوە داواشکراون هێرشكردنە سەر فەرمانبەر 7 حاڵەتمان هەبووە دەسوەردان لە کاری دادگا 21 حاڵەتمان هەبووە زانیاری بەدرۆ 3 حاڵەتمان هەبووە ساختە و تەزویر 21 حاڵەتمان هەبووە دزیکردن 71 حاڵەتمان هەبووە ڕەفاندن 1 حاڵەتمان هەبووە خراپ بەکارهێنانی ئاماری پەیوەندی 7 حاڵەتمان هەبووە و رووداوەكانی ترش بە هەمان شێوە بەڵام ئەوەی جێگای دەستخۆشیە بە چاوکراوەی ئەفسەران و کارمەندانمان بە هەماهەنگی لەگەڵ هاوڵاتیان بەگشتی ئامارەکان و ڕووداوەکان ڕوولەکەم بوونن پێشتر باندێک هەبووە کە کاریان سەختەکردی دراوی عراقی و دۆلاری ئەمریکی بووە خۆشبەختانە بازووتری کات دەژیرکران و ئەم دیاردەیە ئەگەر بڵێم لە ناو بازاڕی سۆران و سنووری بەڕێوەبەرایەتی سۆران کۆنتڕۆل کراوە هەر نەماوە و حاڵەتی دزیکردنش بە هەمان شێوە بەپێی ئەو پلانانێک کە دانێن ڕۆژ بە ڕۆژ ڕوولەکەم بوون و بگرە هەر نەمێنن حاڵەتەکان ڕوولەکەم بوون